مجبير ذكر ماوري بوفا بولا بير تشوم هاوري بوفا بولا بير توجار جار مان كد صفا إساوك جاران نام ناسيتو إساوك جاران نام ناسيتو روج بروج لمان خودونا خيتو روج بروج لمان خودونا خيتو بلا مالك تالي دانشا بلا مالك تالي دانشا ما نجات بي لامدي لو كشا ما نجات بي لامدي لو كشا برامالكم تاوي دانيشا برامالكم تاوي دانيشا ما نجات مني لم جيرو كيشا ما نجات مني لم جيرو كيشا كشكشتا دەمتان خۆش بێ دەستان خۆش بێ خۆشەویستانم لە گەڕای میدیا کە وشەی گەڕیانمان هەڵبژارد بۆ میدیای گەڕیان بۆ رادیو تەلەڤیزیۆنی گەڕیان هەروە لە خۆڕایی نەبوو گەڕیانەها ئەو بەزمە جوانانەی تایە کە ئێستا گوێبیستی بووین دیارە سەرچاوی گەڕیان ناوچەی لەیلاخ و بان لەیلاخ و سنە شارە جوانەکەی سنەوە ئەمڕۆ منش خۆشبەختم چواردەورم بە هونەرمەندانی ڕۆژهەڵات ئەو هونەرمەندە جوانانەی ئەمڕۆ لەناو جەرگەی ڕۆژهەڵاتە هەر لە کاک عەدنانەوە بیگرە کاک عەدنانی دیجەی کە لە مەریوانەوە خوا بەخێر بێت لە شارەکەی مامۆستا عینەدین و مامۆستا کازم و خۆشەویستانی ترەوە کە سەرچاوی ئەویش هەرگەڕیانە کاک کازم باشماخی زۆر بەگەرمی بەخێراتیان کاک کازم گیان مامۆستا کازم باشماخی مامۆستای گەڕیان لە تەنیشتمەوە ئەمڕۆ میوانە بۆ خات و زیران سنەیی ئەویش هەر لە وەکو باسم کرد شاری گەڕیان شاری گەڕیانی بێڵم پایتەختی مۆسیقا بەخێر بێ خات و زیران کاکە ڕەزاژیانیش هەر لە ڕۆژهەڵاتەوە بەخۆی ئامەری کەمانەکەی ئەو گەنجەی کە ئەتوانم ئەم شۆڕشێکی پەرپاکرۆی لە هونەرە چکە لێرە جاران دابوونەریتەکان بەو شێوە نەبوو ئێستا ئەمانە دژەباون لەسەر شەقام مۆسیقا پێشکەشەکەن کە مۆسیقای سەر شەقام لە هەموو دنیا هەیە بەس بۆ کورد شتێکی تازەی ڕەزاژیان بەخێر بێ سەرچاوم خات و پایزە و خانمە کوردەی ئەمڕۆ سەربەرزم پێی بەس باوزام کاکە ڕەزا ڕەنگە سەقز بیا بۆکانی دووە سەردەشت خات و پایزە کرماشان ئەیجان لە هەموو شارە جوانەکانی ڕۆژهەڵات یاخوا بەخێر بێن ڕۆژهەڵات و شت خۆی هەر ئێمە مەجبوری نوە بڵێن جینا ئەو هونەرمەندە کوردانەی کە لێرە لە چواردەور من جێگەی شانازین بۆ من و بۆ گەڕای میدیا و زایدەم پێنجێنیش منش لە خزمەتیان ئەمەکو جار هێشتا بەرنامەکەمان دەست پێ نەکردووە کاکە ئەیوبی بۆکانی یەک دنیا سڵاوی نردووە خاتوبان عیرفان و کاک هاوڕێ سلێمانی و هەروە کاکە ئاماچکەمار کاک ئەیوب مامەسایی بەڵە گیان بە کاک بوران بڵێ دیسانوە کەمیشە لە خەودا بووم هەڵە خەوتە بوو تەلەفۆنی بۆ کردووە بانە عیرفان پێشکەشکاری سەرکەوتوی ئەم کەناڵ گەڕیانە کاک ڕەحمانی حاجی ڕەحیمی پێنجەنی لە ئەڵمانیا و لە شاری بەرلینەوە ئەڵە لە دڵمەوە بەخێراتیانەکەم زۆر بەخێر بێن لە رادیو تەلەڤیزیۆن من سپاس دەکەم لەگەڵمانە بمێنەوە بەختیار مامۆستا ئەمین من کاتەکە زۆر ناگرم بە قسە و باز ئەچمە لای مامۆستا کازم سەرەتا مامۆستا گیان تۆ جەریاتویتە ئەم شارە
یعنی بە دنیای دیاری و بۆ گەڕیان میدیا بۆ کاتی خۆی بە کاپتەیە کە توریزە دەشت و فەزی زۆرە لەسەر ئێمە یاخوا بەخێر بێ قوربانی تۆ بۆ کاکەش زاگیان هەواداران دائما داواکەن هەر کاتێ مامۆستا کازم هات بێبەشمان مەکەن لە لە مامۆستا خزمەتی کازم هەوادارانم من هەر چیتێکم بێت لە هەواداران دریخ ناکەم و لە خزمەتیانە هەم ئەشمەوێ پێتان بڵم هەوادارانی مامۆستا کازم باشماخی ئەگەر وەکو من حەزەکەنەوە دڵتان خۆش بێ لە نزیکەوە گوێتان لەم دەنگە خۆشە و لەگەڵ مۆسیقا خۆشی کە لێرە هەیە ئەو مامۆستا کازم باشماخی تا چەند ڕۆژێک تر لە سلێمانی ئەمە ژماری مۆبایلەکەیەتی 1975 631 2086 لە کۆمیتی ژوەتان نەنووسین 1975 631 2086 دەتوانن پەیوەندی پێوە بکەن من پێم سێرێ ماشەڵاو لەو باخانە لەو هەموو شوێنە خۆشە دانیشتنەکەن و شەونشین و گۆرانیەکانتان ڕازێنەوە ئەو دەنگە خۆشانە ئەم دەنگە ڕەسانانە بەڕاستی بەستەرکەنەوە ینی باوی ئەو نەماوە تۆر کۆبڵێ بند سەری ئەکرێت لەگەڵ ڕێتمێکا دەست بەڕاستی ڕیتمەکەش ئەوە سەری ئەوڵای هەر ئەو تامی گۆرایی نەیە نەزم مامۆستاجاران لەم ڕژانەی باسماکی گۆرانی هەڵپەرچێ لەسەر ڕێتمی 120 و ئەوە ڕێتمێکی نەرمی هەڵپەرچی چەپی جوان بوو ئێستا وای لێ هاتووە قەڵک ناتوانە پەڕێ لەگەڵ ئەڵی خراپتریش ئەوەنە سەری وەڵا نازم دەچی چاوەڕێ خراپتریش بووە مەچ نییە هیوادارم میێوانانە و کلتورە بپارێزن خات و زیران بەخێر بێ یەکەم جار ئێمە بە خزمەتی تۆگەین لە گەڕای میدیا دەمێکە لە سلێمانی ئیشی کاری هونەریەکەیت من ماوەیەک ڕزە سڵامەت بۆ بەرنامەجانەکەتان زۆر سپاس دەکەین ماوەیەکە ناتوم بۆ سلێمانی لەبەر کۆنسرتێکە لە ئێران بووم ئەستا چەند ڕۆژێک هاتمەیڕەوەی سێش لە خەوەتێ لێرە کارواری لای موزیک بەشداریەکەیتی لە لایف موزیک کاری هونەری ئەو شتانە بەخێر بێ هەمووتان بەخێر بە خات و پاییزە جیان تۆش بەخێر بێت من نەزانم خات پاییزش لە خانەوادێکی هونەریە کاکە ڕەزاجیانەوە باسم کرد من کات ناکوژم جاربەجارێ ئەچینەوە لای پرسیارەکانمان بەس حەزەکەی بچینە لای یەکەم گۆرانی لای مامۆستا کازم چکە بە تەمای مامۆستا کازم زووتر بەجەمان بێ لە پێش خات و زیینە ئەو گۆرانیە لە بە خاتی من بە دوو قۆڵی بە زمانی ئێمە بە تیۆری مۆسیقا تۆنەکانیان لەیەکەوە نزیک نیە مەسەن تۆنی دایمە خانمان لە تۆنێکی ترە گۆرانی ئەم لە گدو ئەخوێنێ کە مامۆستا کازم دایمە لە سۆڵ یا لە فا ئەخوێنێ فەرقێکی زۆر هەیە بەس دەبە خاتری ئێمە ئەوە ژمارەکەشی بۆ دانین کاکە ڕێباز سپاسێکم لە کۆتۆ ژمارەکەی مامۆستا کازمی لە کۆمنت داناوە خاتوزیلانیش ئەتوانن پێدی بکەن بە گەڕای میدیاوە ئێمە لە ڕێگەی کاکە ڕەزاوە کاتێ بۆ لای موزیکۆوانە پێویستان پێ بوو یاگە خۆیان حەسکن ژمارەکەی دوای لە کۆمنت دەنووسین ئەچینە لای یەکەم گۆرانی مامۆستا کازم لە خزمەتان نابین بەرنامەکە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش دەکەین ئێوە هەر پرسیارێکتانە بێ لە کۆمنت پێم بڵێن ئاراستەی میوانە بە ڕێزەکان میکەم سپاسانەکەم جوانتري قولي
ئەستاوەرە یارە دوورەکەمێ بۆ تۆ کاڵە بووە ڕەنگە سوورەکەمێ بۆ تۆم کاڵە کرێ ڕەنگە سوورەکەمێ ڕەنگەم زەرد نەبوو گیان تۆ کردو بەبێ ڕەنگەم زەرد نەبوو تۆ کردووە بەبێ لە خوام داوایە وەک منۆ پێبێ لە خوام داوایە وەک منۆ پێبێ من باخەوان و گیان تۆ تاقا گوڵمە من باخەوان و گیان تۆ تاقا گوڵمە جوانترین گوڵیە لە ناخی دڵمە جوانترین گوڵی لە ناخی دڵمە بۆچی وەک جاران نیان کارە منێ بۆچی وەک جاران خوانیان کارە منێ گوڵباخی نیانێ لە دەورحانە منێ گوڵباخی نیانێ لە دەورحانە منێ هەر باخی گوڵی وەکۆ تۆی تیابێ هەر باخی گوڵی گیان وەکۆ تۆی تیابێ ئەو باخارێگی خەزانی نابێ ئەو باخایی جوان خەزانی نابێ من باخەوان و گیان تۆ تاقا گوڵمە من باخەوان و گیان تۆ تاقا گوڵمە باشترین گوڵیە لە ناخی دڵمە باشترین گوڵی گیان لە ناخی دڵمە چەند جەفاخوا چەند خاکە ساری چەند جەفاخوا چەند خاکە ساری و مەشوانەکەی حەق نادی یاری ڕەنجێ فرەم کێشە دەرچوو بە عابەت شانۆخسی شەوانێ خزمەت بە ناکەس خزمەت بە ناکەس وەکو داربیان خزمەت بە ناکەسێ وەکو داربیە لە سێبەرێزیاتێ سەمارێنیە ڕەفیقانەمان بیکەن بە عادەت لە تەکبێ وەفا نەکەن ڕەفاقەت زامی بێوەفاتوا وەسازامی مار کەسی عاقڵ بێ مان ناگرێ بە یارێ کەسی عاقڵ بێ مان ناگرێ بە یار من باخەوان و دات و تاقا گوڵمە من باخەوان و گیان تۆی تاقا گوڵمە جوانترین گوڵیە لە ناخی دڵمە جوانترین گوڵی لە ناخی دڵێ خۆش بێ دەمە خۆش بێ دەست خۆش بەخێر بێنەوە کاک عەدنان جان دەستان خۆش بێ کاک کازم جان کاک ڕەحمانی حاجی ڕەحیم پێنجەنی لە ئەڵمانیاڵە یەک پرسیار بۆ کاک کازم خەڵکی باشماخی مەریوانە من خەڵکی باشماخی لەیلاخم سنە بەولاوە چەند باشماخی 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 هونەرمەند ئەتاڵاسی مەنسوورمانەیە باشماخی تیلەکوو
سەقس باش ماخی سەری مەرزەکەمان هەیە ئەم مەرزەکە ئەمە ئێرە لای ئالان مەرزە باش ماخی لەیلاخمان هەیە ئەبوو بمازانێ باش ماخی لەیلا وەکو شارە زۆر مادەمەوە گەڕێنە لەیلاخ وەکو منتەقی شارە زۆر ئەڵی شارە زۆر لەیلاخیش منتەقیکی وایە ئەمە باشماخی ئەو باشماخینە بەڵێ قوربان دەست خۆش بێ وەسا بەڵێن سڵاو و ڕێزی نادووە سڵاو سابەڵێن و چاوی ماچە کاک حسێن عەلی سڵاو و ڕێزی نادووە کاک یاسین قەراخی لە سویسرا وەڵە کاک زا بەڕێز میوانە بەڕێزەکان هەر هەمویان بەخێر بێن ماچەکەم سامان کەریمیش لە هۆڵنداوە یانی دیارە بینەرانمان لە دەرەوەی وڵات زۆرترە کە دەستیان خۆش لە هەولێرەوە میران قەراخی کاک ناسەرپوری هونەردۆست هێرۆخان سڵاوی نردووە حەمەدجەنجی هونەرمەند سوپاس بۆ هەرەمیان خۆشەویستانم من ناڵم شانسم لەوەی ئەمڕۆ ئوستازەکانی گەڕێن لێرن کاک کازم پێشەوەی ئاوا سۆشیال میدیا بۆ شێوە بەهێز بێ ئامێریکی بردووانە بێت حەز نامێنی تۆ لەو بەرنامەکە باشە مادەمەوەی ئێمە بەرنامەکەمان قەرار بم بۆ زیاتر بە دوو قۆڵی بێ بەڵام کاک کازم ئەوەی کاری هەیە گۆرانی دومیشمان پێشکەشەکانی ترێمەینەوە لەگەڵ خاتو زیلان و بەرنامەکەمان بەردەوامە بێ لەگەڵم خانمە بەڕێزانە خاتو فایزە و کاکە ڕەزاژیان ئەمەینەوە بۆ بەرنامەکە کاک کازمجان تۆ بە دڵی خۆت چ گۆرانێک پێشکەش هێوادارانی خۆ دەکەی داوای ئیجازە لە خاتو زیلانەکەم بۆی مامۆستا کازم بەجێمان هێڵە دوێەوە ئێمە مەینەوە بەرنامەکەی خۆمان پێشکەشەکەین خۆشەویستانم سڵاو ڕێز بۆیەوە لە لایڤی فێسبوک لە لایڤی یوتیوب لە تەلەڤیزۆنی گەڕیان کە ئێستامان بینین لە ڕادیۆی گەڕیان سڵاوتان لێبێن لە خزمەتانە هەرێ وەگی دەمانجات خوا باوانەکەم بتکەم باقەمە هەرێژم دووریت خوا باوانەکەم پڕکەمێ بەسەرێمە هەرێژم دووریت خوا باوانەکەم پڕکەم بەسەرێمە گیان تو دوور و خۆم دوور تخوا باوانەکەم یەک لا یەک دوورتر تو دوور و خۆم دوور تخوا باوانەکەم یەک لا یەک دوورتر کێ توێ خۆشگەران تخوا عازیزەکەم لە خۆم زیاترێ کێ توێ خۆشگەرەگێت تخوا باوانەکەم ئای لە من زیاترێ هەرمێ نەتوانێت تخوا باوانەکەم ئای بکێشم نازدێ خۆمە مەحرەمی تخوا باوانەکەم واز و نیازێ خۆمە مەحرەمی تخوا باوانەکەم واز و نیازدێ Yeah.
خوابم کە قوربان خوا باوانەکەم مەسیاکەی چاودێ خوابم کە قوربان خوا عازیزەکەم مەسیاکەی چاودێ خۆیشم نازانێم خوا باوانەکەم چون کەوتمە داودێ خۆیشم نازانێم خوا عازیزەکەم چون کەوتمە داودێ خوابم کە قوربان خوا عازیزەکەم دارە و لەنجاکەم خوابم کە قوربان خوا نازارەکەم دار و لەنجاکەم ببکە بە ئەڵقا خوا باوانەکەم ببکە پەنجەکەم ببکە بە ئەڵقا خوا نازارەکەم ببکە پەنجەکەم دێ بۆ دەرێدم دەماکە یاوێت خوا عازیزەکەم ساکە دێ بۆ دەرێدم ئۆخەی نەمردێم خوا باوانەکەم من دەمی ماچ کرێدم ئۆخەی نەمردێم خوا نازارەکەم ئای دەمی ماچ کرێدم هەڵسا بێ بۆلام خوا باوانەکەم شوقال نيماوة بيتاقتي تون خواباوانكم خواب زرياوة بيتاقتي تون خواباوانكم قوم زرياوة دەمە خۆش بێ دەست خۆش بێ بەخێر بێنەوە کاکەزم ژیان من سوپاس دەکەم کە بۆ جاری چەند هەمە ئێمە چەندین جارە تۆ سوودەکانی گەڕیان ئاوادان نەکەیتەوە قوربانی تو بەم چی تێ بە هەوادارانی خۆت بە هەوادارانی گەڕیان میدیا پێمان بڵێ سوپاس دەکەین ڕێز و احترامم هەیە هەوادارانی گەڕیان کاکە جەزای خۆشەویست پاڵپشتی هونەرمەندانە و هەمیشە بووە لە سەحنەکە ئێمە خۆمانیش بووی کوژین هەرکەمە بەزیمە جاروبارتین خزمەتەکەین بە فەخری ێزانتینە خزمەت جەناب بۆ بکرێ بۆ خزمەتی و هونەری ئێوە وەڵام من یەکی خۆم بە فەخری ێزانم خزمەت جەناب تو گۆرانی پێشکەشی هەوادارانی خۆت و خەوادارانی خۆمەکەم هەوادارانیش ئەگەر کورتی و کەمیک بۆ عەفوکەن داوای لێبوردنیان لێکەین ئەگەر کەم و کەسی لە گۆرانیەکانمان نابوو لە موسیقاکەمان نابوو لە هەرچی جوانترین دەست و دیاری و پێشکەشکردین هەر لەو دیویزرێبارە پێشکەشیان بێ سواز بۆ دیارەکانە پێشکەش بە ئەوانەی وا لە هەندەرانە و نامەیان بۆمان نارد و تشکر و قدردانیان ئەڵمانیان ماچەکەم و هەربێەوەی بن ئینشاءالله زۆر زۆر سپاس خۆشەویستان بەرنامەکەمان بەردەوام بێ دیارە من سپاسی هونەرمەندی دەنگخۆش و هونەرمەندی دەنگزوڵاڵ ئوستازی گەڕیان مامۆستا کازم باشماخی کە مەچینە دوایی لای خات و زیران دوایی کە دوای ناوبڕێکی زۆر کورت مامۆستا کازم باشماخی بەجێمانەیەڵێت بۆی بچینە خزمەتی خات و زیران و تەواوکردنی بەرنامەکە ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا. کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان. ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا. بەڕاشی چاوی هاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان گەڕیان
دەنگ و ڕەنگی هەمووانە چاوی هاوار ناشمیرجان چاوم ناشمیرجان بۆ ڕێکلامکردن لە کەناڵی میدیایی گەڕیان پەیوەندی بکە بە 0 999 658 برژانگۆ بڕۆی ئەگری جای خاوی هاوار ناشمیرجان چاوم ناشمیرجان گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە ئاواز و گۆرانی ڕاستانی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان ئاواز و گۆرانی ڕاستانی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کامڕەشی ئاگا باڕاشی چاوی هاوار ناشمیرجان چاوم ناشمیرجان گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە چاوی هاوار ناشمیرجان چاوم ناشمیرجان بۆ ڕێکلامکردن لە کەناڵی میدیایی گەڕیان پەیوەندی بکە بە 0 999 658 برژانگۆ بڕۆی ئەگری جای خاوی هاوار ناشمیرجان چاوم ناشمیرجان خۆشەویستانم گەڕامەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی بەستە و گۆرانی لە گەڕیان میدیا کە لە وەرزی نوێی ساڵی نوێ هاتوورێتەوە خزمەتان خۆشبەختانە ئەم چەند ڕۆژە دیاریەکانمان بەڕاستی زۆر جوان بەلای خۆمانەوە لەبەرەوەی ئەو هونەرمەندە خۆشەویستانەی ڕۆژهەڵات بەڕاستی ڕویان کردێتە ستۆدیۆکەمان و ستۆدیۆکانی ئاوادان کردوێتەوە ئەمڕۆژ خاتوزیلانمان لایە بەڕاستی بەرنامەی تایبەت بوو بە خاتوزیلان بەڵام مامۆستا کازم باشماخیش هات پێمان خۆش بێ لە بەرنمەکەیە بەیەکەوە بتوان نەگەر دوێتێ پێشکەش بکەن بۆ سپاسی مامۆستا کازم بکەین بە دوو وەرهەم بەشدار بوو لەگەمانە خات و زیلانجایەکتر بە خێراتن دەکەن وەکو باسمان کە تۆ مەمەبەستی کاری هونەری ڕووکردۆتە شاری سلێمانی هیوادارم کە لێرە زیاتر تۆ ببینەوەکو ئەستێرەیەک لە بواری هونەرە وەکو چۆن پێشترش ماوە پێش ئێستا خاتوپایزەمان بینی بە هەمان شێوە بۆ کاری هونەری لە سلێمانین لەگەڵ کاکە ڕەزاجیانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم کاکە عەدنانیشەوە دایمە دەسوودیاری پێ بۆمان هەموو کات لەگەڵ هونەرمەندانی ڕۆژهەڵاتە لەگەڵمانەیە ئەچینە لای بەرهەمێکتری خاتوزیلان دواتر پرسیارشتی لەکەین و ئەویش بە هەمان شێوە لێرە گەویستان پەیوەندی پێ بکەن بۆ بەرنامەی هونەری و بەکاری هونەریەتوان لە ڕێگەی گەڕیان میدیاوە لە ڕێگەی کاکە ڕەزای کەمانەوە خاتوزیلان دۆزینەوە بۆ خزمەتان فەرمۆچینە لای یەکێک لە بەرهەمەکانی تری خاتوزیلان بەیەکەوە گوێ بیستێ بین.
دنالم فربديدي خيالم بريدارم دنالم فربديدي خيالم وچينا برسي حالم بريشان وابدالم هينا يا جاري منو تونا يا هربنا يا وچينا برسي حالم بريشان وابدالم هينا يا جاري منو تونا يا هربنا يا بهرا خمر وينا دنيا شيرين شيرينا بهرا خمر وينا دنيا شيرين شيرينا كجوكي وان ببينا بروانا شن رنجينا هينا يا جاري منو تونا يا هربنا يا كجوكي وان ببينا بروانا شن رنجينا هينا يا جاري منو تونا يا هربنا يا دردت لمالي دنيا بيتو من شيت وشيدا دردت لمالي دنيا بيتو من شيت وشيدا للسرباواكي برزت كوتو ما سنة وجيقا هينا يا جاري منو تونا يا هربنا يا للسرباواكي برزت كوتو ما سنة وجيقا هينا يا جاري منو تونا يا هربنا يا دەستان خۆش بێ دەمە خۆش بێ خات و زیلان دەستان خۆش بێ یەک بە یەک کاکە یاسین لە سویسرا و نووسێتی کاکە یاسین قەراغی دەنگێکی زۆر خۆشیە هیوادارین لە داهاتووە بەردەوام بێت و بەرهەمی نوێی ببینین وەکو کلیپ هیچ کارێکی کلیپت نییە ینی هیچ شتێکت کلیپەکەت کلیپ زۆرە من لە ئێران زۆر کۆنسەرت ئام کۆنسەرتت هەیە کلیپەکانت لە ناو سۆشیال میدیا هەیە لە یوتیوب لە ئینستاگرامە بەناو زیلان سنەی و بەڵێ کابل لە ناو ئینستاگرامەتوان بەناوی زیلان سنەی بەرهەمەکانی خات و زیلان ببینین هیوادارم لە ناو کاناڵەکانی ئێرەش ئەگەر بە کلیپی تۆمارکراوی هەت بێ هەریچ نەبێ پێشکەشی گەڕای میدیا بکەین بۆ ئێمەش دەگەڕێن توانین بەرهەمەکانی تۆ پێشکەشی ئەوادارانی هونەری میلی بکەین. خۆشەویستانم من
ئەمڕۆ جاری تر ئەڵم زۆر خۆشحاڵم کە ئێستا خانمی کوردەوە تا خات و فایزەش بۆ دەفەوە ماشەڵا ژەنێرێکی زۆر بەتوانایە و هەمیشە لە ئێرانەوەی کە من بیستومە لە شاری سنەیە گروپی هەزار دەفیش هەیە وایە لە شاری سنە زۆر بایەخ بەم هونەرە جوانە ئێن بەڕاستی هیوادارم مۆسیقا لە چۆن سنەیە سا بە پایتەختی مۆسیقا بەڕاستی ناوی دەرکردووە لە هەموو جیهانە هیوادارم ئەم پاراستنی ئەم کللتورە هونەرە جوانە هەر بەردەوام بێت من ئەمڕۆ حەزەکەم زیاتر جۆم لە خات و فایزە بێکە خۆشتێکی هەیە باسی بکات لەسەر هونەرەکەی خۆت خات فایزە بەڕێزە دەمێکە لە سێمانی هەر لە گروپ شتا کارەکە یا هەر ئامۆزشێ بۆ دەفیا شتێک ینی هیچ شتێکی بەرنامێکی وات نیە لەو شێوەیە ئەگەر تۆزە دەنگت وەرزکەیتەوە سپاس دەکەم یا حەزگی ئەو مایکە دێمە ئەو مایکی مامۆستا کازم باشماخی دێنێ ئەوە ئەی بۆ مایکەی کاکازم باشتە نیە ئەو مایکی کاکازم باشماخیدایە کە لێ بەجێهێشتین ئەرۆڵا بە عەزر کێشێ بۆ باسی هونەرەکەی خۆیمان بۆ بکە خات فایزەجان بەڵێ ئەگە بەڕێز باسیەوەمان بە بکەیت لە سلێمانی بەچیەوە بەس کارێکی هونەری و سەرقاڵیت ئەرز سەڵام هەیە لە خزمەتی بینەرانی عەزیز من ماوەی ساڵێکە لە سلێمانیم ئێشی هونەریەکەیم هەر لە زەمینی موسیقا ئیشی لایڤ میوزیکەکەیم لەگەڵی کەناڵەکان لەگەڵی بەرنامەکانی تەلڤیزیۆنی ئیشمان کردووە پێشتر حەزەکەیم هاوکاری بکەیم لەگەڵ ئەگەر گروپێک ئۆرکێستریک چکەریمە لە کرماشان پێشتر لە کرماشان لە ئۆرکێستری گەورە بەناوی ئۆرکێستری ئاژوان فعالیەتمان کردووە بەڵێ ئۆرکێستی زۆر گۆرە بژەنیاری دەف و تایبەت بۆ کۆبەیە نی سازەکانی کوبەی تومبەک و ینی زەر تەمبور و ڕەنگە تەمبوریش بەڵێ بەندی تەمبورمانیشتایە چکە منطقەی کرماشان خاصە ئەو سازی تەمبورە زۆر تایبەتە لە گەهوارە و کرماشان بەڵێ گەوارە و کرماشان و سەحنەوە هەر شوێنی مەهدی تەمبورە بەڵێ حەزەکەیم لێریشە ئەگەر لە سلێمانی زۆر پێمان خۆشە ئەگەر ئۆرکێستری گەگەر هەنی گروپی گەورەیەکی بتوانیم ئەو فعالیەتە کە پێشتر لە ئێران کردوونە لە کرماشان کردوونە لێرەشە بتوانیم بەردەوام بین زۆر پێمە خۆشە منش لێرەوە هەر بە هەمان شێوەی تۆ بەڕێز داواکەم ئەو کەسانی کە خوازێرن لەو گروپە بەبەسی گروپێکی گەورەترە گروپێکی گەورەتر لە هەر حەزگەمی خانمان بێت ینی بۆ پشەوە پێت خۆشە ئێمە ئێستا گروپێکمان هەیە لەگەڵی کاکڕەزا و بەندێکمان هەیە کە کەمان و گیتار و کلارینێت و خۆم دەف و هەم دەف هەم داربووکە اینجا گروپی ترمانیش هەیە کە کۆردیران بەندی ناوە لە دەربووکەش ئەتوانی باشیت بەڵێ ئینشاڵا لە بەرنامەیەکی داهاتووە کاکە ڕەزا حەزەکەم کە بەڕاستی لە کوردستان لێرە لەم بەشەی باشوور هیچ خانمێکمان نەبووە تا ئێستا ئەمەری دەربووکە یا تیم پۆژێنی بەکاربێنێ زۆر بەکەمی زۆر حەزەکەم کە بەڕاستی وە لەو بوارەیە پێشتر لە ڕێگەی مەنسووری بارانبەرگی لە سنەوە یەک دوو خانمی هێنایەوە بەرنامەکانەوە ئەوانیش ئەمەری باڵەبان و دەربووکەوانیان بەکارێنە زۆر پێمان خۆش بەڕاستی بەڵێ لێرە ختەی کوردستان هونەرمەندی زۆرە ینی واقعەن هونەرمەندن فەرقیشی نییە ڕۆژ هەڵات و فەرقی نییە کورد هەر هونەرمەندە بەڕاستی بام حەزەکەم وەختێک ئەبینم کە ئافرەت وەختی ژن ئیشی هونەریەکە زۆر حەزەکە زۆر بە من زۆر خۆشە جا بەندێکیمانیش هەیە کە گۆرانی بێژی خانمیشی تایە هەموو گروپەکەتان کۆردیران بند دەمان خۆش هەموو گروپەکە ئەو خات و زیلانش لای خۆتان تەواو خاتون زیلان کە زۆر دەگە خۆتان زۆر لەزەتم برد ئازادەخان کە لە بەندیمەیە فارسی گۆرانی فارسی پیشکەشەکە زۆر هونەر ئەزانیت چۆنە زمانێکی جیهانیە فارسی بێ کوردی بێ بۆ ئێمە گرنگی ئێمە هونەر پێشکەشەکەین هونەر ئەوەی باشە بە مەبەستی ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان و بڵاوکردنەوەی خۆشەویستی ئەگەر میلەتەکان بە جۆرە جۆرەکان سیاسەکان دژایەتی بکەین ئێمە نایکە ئێمە هونەرمەند هەر حەزگین ژیان جوان بێتە گوێناینەوەی کە فارس بێ کورد بێ عەرەب بێ دەستان خۆش بێ هیوادارم ئەوە بەیەکەوە بەردەوام بن و
ولا برنامج ترى ڕزا جیانە گەپتانی هەموو گروپەکە بەیەکەوە بێن بەرنامێکی جوانتان بۆ نکتێکی تر من هاوسەرم گۆرانی بیژە خۆی بە سەبکەی سونەتی لە شاگردە ئەرشەدەکانی ئوستاد شەجەریانە مامۆستا شەجەریان پێم خۆشە بەو سەبکە هەم بە کوردی هەم بە فارسی وەڵا پێمان خۆشە ئیشەڵا ڕۆژێک بەرنامەیەکی تایبەت میواناری ئەمە قبول بکەن بفەرمون بۆ ناو سێدەکانی گەڕیان زۆر خۆشە ئفتخارە شانازیەکەی زۆر سپاس دەکەم کابێتینەوە لای خاتو زیلان بزانین گوێبیستی بەرهەمێکی تری خاتو زیلان بین کاکە عەدنان چیتانەوە دەکرێت بەرەی مەلوجیانە باشە گۆرانی مەلوجیانێکێکە لە گۆرانی هەرە خۆشەکانی ناوچست پێ خۆشحاڵە بین ئەگەر بفەرمون
دەستان خۆش بێ دەم خۆش بە خێر بێنەوە دەستان خۆش بێ دیارەم گۆرانێمان وەکو بیرەوەری ئێمە لەسەر زیاتر لە خۆشەویستی مامەستا ناسر ڕەزازیەوە گوێ بیستی بووین ئەگەر میلۆدیەکە فۆلکلۆریش بێ ئەمە هەر بەدەنگی کاک ناسر جۆمەلێ بووە کاگاسی قەرەداغی لە سویسرەوە پرسیار لە خات و زیرانەکە ئەڵێ ئایا من پێیجی ئاوێزە فلیمم هەیە ئەتوانم گۆرانەکانی خات و زیران لە ناو چەناڵ یوتوبەکەم لە ئاوێزە فلیم پەخش بکەمەوە بەڵە کاکە یاسینجان هات و زیران ئەڵێ بۆی هەیە پەخش ئەڵێ گەر خۆشی پامێک یا نامێکی بۆ بنێری لە پەیجی ئینستاگرامەکەی خات و زیران سنەیە بۆی لێەوە چی دێ بۆ شت بنێرێ بەرهەمەکانی خۆی زۆر زۆر سپاس دەکەم ئێمە شیوادارم ئەو بەرهەمانەش بۆ ئێمەش بنێری بۆی کە بتوانین لە تەلەڤیزیۆنی گەڕیان پەخشی بکەینەوە خۆشەویستانم ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەش دەکرێ من بە هەمووتان ئەڵام سبەینی وەکو وەفایەک بۆ هونەرمەندی شۆڕژێڕی نەتەوەکەمان بۆ هونەرمەند و پێشمەرگە تایری خەلیلی سبەینی هەر هەمومان لە هۆڵی دێرین کاژمێر دوونی و یادی چلەی ماڵ ئاوایی هونەرمەند و پێشمەرگە تایری خەلیلیەکەینەوە هیوادارم وەفاداران و دڵسۆزانی هونەر و خۆشەویستانی تایری خەلیلی لێ ئامادە بن کە مەراسیمی کتایبە دەڕێکخراوە تیپی موزیکی خەڵاتجێ لێ ئامادا بن هێوە چەند بەرهەمێکی فلیمێکی دیکۆمنتاری ئامادە کراوە لایەن کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانەوە کە بە سوپاسەوە کەناڵی تەلەڤیزیۆنی دێرین و کۆمەڵی هونەری میلی کوردستان و کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان ئەو مەراسیمە ڕێگە خەن سبەینێ لە کاژمێر دوونی و لە هۆڵی دێرین لە شەکرەکەیە هۆڵی دێرین لە شەکرەکە ئەتوانن پرسیار بکەن لە لای کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانەوە لەوێ سبەینی هەمومان وەکو وەفاداریەک بۆ تایری خەلیل لەوێ ئامادابین خات و زیران چەند بەرهەمان ماوە ئەمەمانە گوێبیستی گۆرانەکانی تۆ بین چکە یەکەم دەرفەتەکە ئێمە لە خزمەتی تۆە بێن هیواداری ئێمە یەکەم دیدار نەبێت ئەگەر ئەو گروپە جوانەی کاکە ڕەزا و خات و فایزەوان شاتنەوە بەرنامە هیوادارم تۆشمان لەگەڵا بات ببینینەوە ناو سودەکانمانە و هیوادارین لە کەناڵەکانی تری زیاتر بەرهەمەکانی تۆ ببینین بەم نزیکانە کلیپەکانت لێرە زیاتر بناسرێت و زیاتر چیتە ناو جەماوەرەوە لێرە لە کوردستان گۆرانی ترمان چی ئامادە بوو کەتانە مەزم مامۆستا نەزر گۆرانیەکی زۆر خۆشە گۆرانی کەتانە لەسەر مەقامی هەماوێنە بەڕاستیەوە من داوام لە خات و زیرانەکە گۆرانی بخوێنێت هیوادارم بەدڵتان
دەمە خۆش بێ دەستان خۆش بێ خۆشەویستان کاکەی دریسی بێداران دنیا چەپکە گوڵی نردووە پەیوەندی حەمەشیرین لە مەریوانەوە سڵاو ڕێزی نردووە لە مەریوان شارەکەی کاکە عەدنان و شاری هەمومان کاکە شوامیرەی هونەرمەند سڵاو ڕێزی نردووە ڕێزی تایبەتیە بۆ هونەرمەندە خاتو زیران و میوانەکان کاکە ئەرجومەند هەورامی هونەرمەندی خۆشەویستی هەورامان و هەموو کوردستان سڵاو ڕێزی نردووە بەڵە خۆشەویستان هەندی هونەرمەند بە شێوەیە بوون بە کاریزما و قوتابخانە کەسمان ناتوانین لەژێر کاریگەریەوان لا بچین بە نمونە محەممەدی ماملەی نەمر لە محەممەدی ماملەی نەمر لە شاری مهاباد ئەوە کاکزایری جەلالی هاوڕێی هونەرمەند دمەی و ماوەیەک ئەوەنە گۆرانیەکانی ماملی ئەوتراوە لە مهاباد ماملەی نەمر وتی بڕیارێک دەرچووە ئەمە کردی بە نوکتێنی وەکو ئێبە لازم لە ئێوە پێم پێڵی نوکتەیە قسەی خۆش تی بڕیارە دەرچوە توانە هەچ کەسێک گۆرانی مامەسا ماملێ بڵێتەوە لە سێدارە ئادرێ تیتە کەس نێوێرا بڵێتەوەتی نیوەڕۆ کە بانگ یا مەلاکە لەسەر ژێوازی ماملێ بانگی وتی هەنی بێشە جا ئێوەش شاری سنەی خۆشەوی زۆیە هەمووی کاریگەری مامەسا ناسڕی ڕەزازی لەسرە ئەو من تێبینیم کرد زۆبێ گۆرانەکانی خاتو زیلان ئەمڕۆ ئوستازی قوتابخانە جوانەکەی هونەر مامەسا ناسڕی ڕەزازی تاجی سەری منیش و هونەری کوردیش کە بەڕاستی وایە خاتو زیلان خۆت چێڵی بۆ ئەوە مامۆستا ناسر ڕەزازی بۆ تۆگەر لە کورد بە ڕێزە بەڕاستی مێشە لێرە ڕێزە خۆشەویستی خۆیمان پێڵین و میشکم قفرە خۆشیم گەرەکە بەڵی بەداخە مامۆستا ناسر ماوەیە کە لێمان دوورە جینە ئەو هەموو ساڵێک چەندین جارێمە بەسەرکاتەوە لەناو گەڕیان بەڵام ئیتر دیارە باری تەندروستی ماوەی ناجێگیر و هیوای تەندروستی باشی بۆ خوازم هیوادارم جارێکتە بە دیداری شاد بینەوە لەسەر قەولی خۆت مامۆستاژیان فەرموود بە ساز و باڵەبان و زەڕ بەوەم جارە چاوەڕێی ئەو بەرنامەیە و هەروە کاکە قارەمان ڕۆژهەڵاتی سڵاو ڕێزی نردووە هونەرمەندی دەنخۆشی ڕۆژهەڵات هەموو کوردستان کە لە سۆشیال میدیا بە ئەرمان نەخشبەندی بەناوبانگە یاسین غەفور سڵاو ڕێزی نردووە ئەزانم کە قارەمانجانەوە یەکسە خۆم زانیم بە قورآن شا خەوان غەفور مۆریاسی سڵاو ڕێزی نردووە خاتو زیران خاتو زیران دیارە حەزەکە گۆرانێکی فارسیشمان پێشکەشکە وڵڵا بەبزانم هەر خەڵکی سلێمای زۆر حەزێک لە گۆرانی فارسی بەڵێ ئێمە بەڕاستی هونەری ئێران هەمووی بەلامانەوە فارسی لۆڕی ئێمە کاریگەری هەموو گۆرانەکانی لوڕ و حشمەتی لوڕ نەژاد و ئەو هونەرمەندانی تر هەموویمان لەسەرەوە گۆرانی فارسیەکان هایدە و مەهەستی و حومەیرا و سەوسەن و شەجەریان و معین و ئەمانە هەمووی بوون بە بەشێک لە بیرەوەری خەڵکی ئەم شارە هەموو جا ئەوەش پێمان خۆشەکەر بەبێ مۆزیک بێ پێشکەشەکەی یا موزیک بەبێ مۆزیک خاتو زیلان گۆرانیش فارسیمان پێشکەشەکە بە یەکەوە گوێبیست تێبین فەرموو بەرەخبەت ئەم گۆرانیە سوسەنە هێوادارم بە دڵتان بێ تا خون تو رگهای منه بد سر ز غم حال منه زوار گرد خونتم دوست دارم دیوونتم زوار گرد خونتم دوست دارم دیوونتم نمیشه احساس دل رو به زبون میارم وگرنه هزار و یک حرف نگفته دارم آخه من برات هلاکم میدونی اسیر عشق پاکم میدونی آخه من برات هلاکم میدونی اسیر عشق پاکم میدونی زوار گرد خونتم دوست دارم دیوونتم نمیشه پشکشتن دەمە خۆش بێ دەست خۆش سپاس بۆ دیارەکەت بەڵێ خۆشەویستان ئەمە میوانەی خۆشحاڵ بووم هیوادارم هەریەک بەرنامە نەبێت کاکە ئەیوبجان ئەیوبەکانی وێڕێ کاک ئەمیدێرش سڵاوتان لێبێ لەگەڵ کاک ئەمیدێرشی خۆشەویستە کە حوسێنعەلی سڵاوی نردووە ئەرجومەند هەورامی یاسین غەفور ئەرجومەند هەورامی هونەرمەند دنیا ڕێز سڵاوی نردووە
زۆر باشە کاکە قارەمانجیان من هیچم نەماوە بەس دیارێکی خات و زیران ماوە گە دوایین گۆرانیمان پێشکەش بکە گۆرانێک بەدڵی خۆتان چکە کۆتایی بەرنامەیە کۆتایی بەرنامە بەبێ دیاریری دەرناچین چ گۆرانیە کە بە خیاڵە هەڵ لەگە مامادنانە ئەگە گەڕیانیش بێزاتر پێمان خۆشە تۆ لە شاری گەڕیانەوە توی کاکە نابێت گەڕانی ماوەیە مادەم وایە پێشەوەی کە بچنە لای گۆرانەکە من ئەمەوێ کۆتایی بە بەرنامە بێنم دیارە من سڵاو ماڵاوی خۆم ڕاگەێنم دوایە چینە لای دیاری بەرنامە سوپاسی بێپیانم بۆ خات و فایزە کە ئەمڕۆ ستۆدیۆکەی جوانتر و ڕازاوەتەک بە دەفەکەی و بە ئەمریکای سوپاسی کاکە ڕەزاژیانەکەم ڕێزە هوەرەکەی بگرن کاکە ڕەزا ئەو گەنجەی کە مۆسیقا بە شکۆوە پێشکەشەکە لەسەر شەقام ئێوەش بە ڕێزەوە کە ئەچنە بەردەمی جوێ لە هوەرەکەی بگرن سوپاسیەوە ناکەم کە بەخۆیان و ئامێری مۆبایلەکانەوە چن یادگاریەکی لەگەڵ تۆمارەکەن ئەو گەنجە بێ هەمومان پشتیوانی بین سوپاس بۆ تۆ خات و زیران ئەمڕۆ ستۆدیەکانی بە جوانتر کرد زۆر سوپاس بۆ بەشداریکردنەکەت لە بەرنامەکەیمەیە سوپاسی کاکە عەدنانجانەکەم دایما عەدنان هەکبەیەکە بۆ ئێمە پڕە لە دیاری بە نرخکایەتە ناو گەڕێمیدیا هەمیشە بە خۆبەخش سوپاسی پشتی کامێرە کاکە ڕێباز و کاگوران و کاگالان و هەردوو کاگالان و هەموو خۆشەویستانەکەم ئەچینە لای گۆرانەکەی خات و زیران سنەیە بەوەش کۆتایی بە بەرنامەم ڕۆهێنم لەگەڵ دیارەکەی و ماڵتانەوە هەتا بەرنامەیەکی تر لە بەرنامەی بەستە و گۆرانی من بەخواتان ئەسپێرم فەرمەچین لای گۆرانەی دیارە جوانەکەی خات و زیران لباسي هاتك لسنا رسمة لباسي هاتك لسنا رسمة بك توري او هرشك اسمع اي بك توري او هرشك اسمع شوقا بو سفر سفر خيري بيت شوقا بو سفر سفر خيري بيت شوم بنزري رقاي دوري به اي شوم بنزري رقاي دوري به لا ازال دنيا مجور ابوقا لا ازال دنيا مجور ابوقا رقاي دوداري اخو دردوقا اي رقاي دوداري اخو دردوقا ملانا ما قابل مركي ملانا ما قال لا يقشكي توقم دس بدوعاي لاي ما مصابوقم نادوعاي ملانا نوش تيساي نادوعاي ملانا نوش تيساي هيج كام بفرياي هم ومنا جاي هيج كام بفرياي هم ضمنا جاي دەنگ و ڕەنگی هەمووانە ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان